بواردومانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا کە ماوە نزیکەی هەفتەیەکە لە ناوچەکانی باشووری کەرکووک دەستی پێکردووە کوژران و برینداربوونی دەیان چەکداری داعشی لێکەوتوتەوە. لەناو ئەو هێرشانش ئەمشەو لە سەعات 11:05 هێرشکرایە سەر ئەم نقطەی پێشەوەمان کاوە مقڕێکی گەورەی داعشان لە دەی وەحدا و لەو لێدانەیە بە پێی ئەوەی کە هەر لە شاشەی تەلەڤیزۆنەکانی خۆیانەوە پیشانیدا کە تارەکە لیدا و ڕسمی کردووە کوشتاریان زۆرە بەعدەد نایزانین بەڵام کوشتاریان زۆرە زۆر خەڵک کوژراوە و مقڕەکەشیانی وێران کردووە بێگومانم شۆ هەر لێرەی نەداوە لە عەتشانەی داوە لە ئوزێریەی داوە لە مڕەی داوە لە مجموعەیەک دەی لە مەنتیقەکەیە کوتاوە ئەم لێدانانە ئەبێتە ناگیرێ بە لێدانی ئاسمانی هیچ شێک نییە لێدانی ئاسمانی بتوانێت خاکت تەسلیم بکە بەڵام لێدانی ئاسمانی ئەبێتە شەلەلی قودرەی دوژمن لە دوای ئەو شەلەلەوە ئیتر ڕەنگە هێزەکانی پێشمەرگەی کوردستان یا هێزی عێراق لە ناوچەکانەوە بتوانن بە ئاسانی دەست بەسەر هەموو شوێنەکانە بگرن و داشپاچکەنەوە. لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە ئەو نقطەی پێشی پێشەوە کە سەر ئەو پردەی کە گوندی وەحدەی پیاڵێن نزیکە 100 مەترێک لە ئێمەوە دوورە و بە چڕی سەنگەرەکانی بۆلدومان کردو و دڵنیایشین لەوەی ئەوەی کە لەو سەنگەرا بووە هێزەکانی داعش کەسیان دەرنەچوو هەمویان کوژراون و لەبەرەوەی ڕسممان لایە و بە بڕای پەرلەمانتارێکیش ئەو بردومان نەکاریگەری هەبووە و وەرەی چەکدەرانی داعشی لە ناوچەکە تێکشکاندووە. دەرئەنجام ئەنجامی باشی لێکەوتێتەوە توانراوە ئامانجی زۆر باشی لێ بپێکێنێت و جگە لەوەش ترس و دڵڕاوکەی تەواو لە ناو گروپە چەکدارەکانی داعش بڵاو بۆتەوە و لە هەمان کات ئەم قەسفکردنە یان ئەم بردومانکردنە بۆ تەمای ئەوەی و ئەشبێتە مای ئەوەی کار ئاسانی بۆ سەرجەمی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و سوپاش بکات بۆ پاکردنەوەی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعشە لە ماوەکانی داهاتوو پاک بکرێتەوە لە نێمنن هەموو جەنگێک پێویستی بەوەیە کە پاڵپشتی پشگیری تەواوی لەسەر لە ئاستی جەویە هەبێت و ئێمەش وەکو ناوچە دابراوەکانی کوردستان یان وەکو ئەو جەنگی کە ڕوبەڕوومان بۆتەوە لەگەڵ داعشە پێویستمان بە فڕۆکەی جەنگیە بە بڕۆ شارەزانی بواری ئەمنی بردومانی فڕۆکە جەنگیەکان کاریگەری ئەرێنی هەیە بەڵام ناشبێتەوەی گەڕانەوەی خاک هەر بە بڕای چاودێرانی ئەمنی شکاندنی وەرەی چەکدارانی داعش دەبێتە دەرفەتێک بۆ گەڕانەوەی زیاتری خاک بۆ خاوەن مافەکانی عومەر غەریب کورسات نیوز کەرکووک.